وەسیەتەکەی لەسەر خۆی جێبەجێکرا. مانگی هەشتی ئەم ساڵ مامۆستایەکی پەروەردەکار لە سنووری ناحیەی حاجیاوەی سەر بە ئیدارەی ڕاپەڕین بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. ئەم مامۆستایە پێشتر داواکاری لە خەڵک هەبوو ئەگەر کەسێکیان لە بنەماڵەکەیان کۆچی دوایی کرد یان بە هەر حاڵەتێکیانی لەدەستدا پڕ بە تەمەنی ئەو کەسە کۆچ کردووە نەمان بچێنن. بۆچی؟ بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی لە حاجیاوە زیاد بکات. ئەمڕۆ ئەم وەسیەت و داواکاریە لەسەر خودی خۆی جێبەجێکرا چکە وەکوتم لە مانگی هەشتەوە بەهۆی نەخۆشی کۆچی دوایی کرد. ئەمڕۆ 38 داریان بۆ تەمەنی مامۆستا سێبور لە حاجیاوە چاند. ئەمە جگە لە کارە مرۆییەکە کارێکی ژینگەیی پڕ بە پێستە بە تایبەتیشکە ئەو چالاکوانانە کاریژنێکی تایبەتیان هەیە لە حاجیاوە ئەم کارە ئەکەن. بە هیواین ئەم کارە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە کەسێک لە دوای مردنیشی ژینگە سەوز بکات.